gelmeye taybetmen de via halbata gelek caran lever listut gemivanê me bolê nahinekî dûr çûye li her haya wî ji rewşê heye ew jî berêse Diktor Goven biborin Şêrwanî ew pisporê biyavê û zên hal Almanya mêvanê me ye Diktor demata baş be êdî derencam şandina naftarê ma Kurdistanê henardekirina bu bazarên cihanê dest pê kir qif laboriyê li pêşaborê hate vekirin tu vê pêşhatê çi hat bînî gel کەناڵی کوردستان بیستار بینەرانی عزیز ئەوڕۆ ڕۆژێکی گرنگ و مێژوویە کە دووبارە لە دوای ڕاگررتنی 2 ساڵ و نیو لە نارەکن نەوتی هەرێمی کوردستان وە زیانێکی گەورە گەیشت بە ئابووری عێراق پتر لە 28 ملیار دۆلارە دووبارە نفتەکە هەناردە بکرێتەوە وا دیارە ئەو کێشەیە و ئەو کێشە تەکنیکیە کە مابوو تا ئێستا چارەسەر نەکرا هەلکرا لە دوا ڕێکەوتن نێوان بەغا و هەولێر کۆمپانیەکان ئەوەی کە گرنگی لە خەبەرەکەی ئەو باسکرا بۆ یەکەم جارە سێ لایانی سەرچی بەشدار بن لە واژۆکردنی ئەم ڕێکەوتنە واتە زەماناتێکی قانونی هەیە بۆ هەموو لایەنەکان ئەو بەتایبەت ئەو کێشەیە کە کۆمپانیەکان باسییان دەکرد ئەوان داوای زەماناتیان دەکرد بۆ وەرگرتنی مستحقاتی خۆیان ئێستا ئەو زەماناتە جێبەجێ کرا چکە خۆیان بوونە بەشێک لە گرێبەستەکەی ئەمە یەک دواتریش بڕگەیەک هەیە لە گرێبەستەکە کە حسابێکی تایبەت تەرخان دەکرێت بۆ داهاتی بۆ مستحقاتی کۆمپانیەکان کە دواتریشدا بەش دەپێ لەسەر کۆمپانیەکان هەر کۆمپانیەک بەپێ ئەو بڕی کە بەرهەمی هێناوە برێ دکتۆر هەرێما کوردستانی تا چەند سەرکەتی بوویە لە گوتوبێژن خۆ دەگەل بەغدا کو bi mehan kêşaye ji bo kafirêkevne li peybe ta çend berjewendiyê wê daye هەرێمی کوردستان و حکوومەتی کابینەی نوێ بە سەرۆکاتی ڕێزدار مەسرور بارزانی زۆر جددی بوو هەر لە سەرتاوە کە لە مانگی سێ 2023 هەناردەکردن ڕاگیرا بە پێی بڕیاری دادگای پاریس مانگی سار واتە دوای مانگەک ڕێزدار سەرۆکی حکوومەت لەگەڵ سەرۆکاتی حکوومەتی عێراق اتفاقەتیان کرد مانگی نیسان کە وا میکانیزمەکاندانێت ئەو میکانیزمە هەمان ئەو بناغەیە کە ئێستا ڕێکەوتن لەسەر کرایە و شتێکی گرنگی اتفاقکرا لەسەری کە ئەو ڕێکەوتنەی مانگی نیسانی 2023 ببتە بناغەیەک یاخود وەرەمایەک بۆ یاسای نەوت و گازی عێراق کە زەیداخە تا ئێستا دەرنەچووە طبعا ئەگەر یاسا هەبوایە پێویستی ئەو ڕێکەوتنامەی نەدەکرد یاسایەکە بەخۆی ئەم علاقەیە ڕێک دەخست و ئەرچی هەموو لایەک لە پیشسازی نەوت تەرتیب دەکرا بەڵام ئەمە خۆش من هیوادارم لە کابینەی داهاتوو ئەم فراغی یاساییە ئەم بۆشایە یاسایە پڕ بکرێتەوە بە دەرچوونی یاسای نەوت و گاز کە مافی دەستوری حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو پارێزگا بەرهێنەرەکانی نەوت بپارێزی هەرچەندە لەسەر ئەساسی مادە دەستوریەکانی کە دیاری کراوە بەڵام کە ئەو یاسایە نەبیتن جێی مەسەلەی خلافات دەبیتن بۆیە ئەم کێشەی ڕوویدا و وای لێ کرد 2 ساڵ و نیو هەناردەکردن ڕاوەستی بەڵام خۆشبەختانە ئێستا دیسان هەر باشە دیسان وەک لە راپۆرتەکەی ئەو باسکرا نەوتی هەرێمی کوردستان بگاتە بازارەکانی جیهان و ئەمە سەرکەوتنێکی استراتیژی و سیاسیە بۆ هەردوو لایەن حکوومەتی هەرێمی کوردستان کابینە وەرەوە کابینەی حکوومەتی عێراقیش بەتایبەت ئەم کێشەیە کابینەکانی پێشووتری عێراق نەیانتوانی چارەسەری بکەن ولی دکتۆر بێگومان ڕێبەرێ کۆمپانیا سومە یا بازارکردنا نەفتا عێراقی ئەvê bi gavekî giring wasif kir gotûbêjên sîhmehî gotûbêjekên pîşeyana û avaker bûn û herçend ev bûsê mehaye lê got ev bingeheke bo rêkefneke hertemî êdî tu pirzgirêk jî çênabin em nahêlin tu pirzgirêk çê bibin kevata daxwaniyên rêveberê kompanya Som û Sebaratî vê pirsê du tu çat sengînî gelo ku aliyê peywendîdarê şandina naftê serpereştîkirina wê ye بەڵێ جێ ئاماژەیە ئەمە شاندەکانی هەرێم کە بەردەوام سەردانی بەغان دەکرد بە تایبەت بە چڕی لە مانگی 20 تەمموزەوە تا 11 ئابەوە بەردەوام سەردانی بەغدایان کرد و ئەم ڕەشنووسەی اتفاقی ئێستا لە 11 هەشتەوە ئامادەکرایە بۆیە زوچکە زۆر شاندەکانیمە زۆر بە جدیەت کاریان دەکرد وەک ڕێزدار سەرۆکی حکوومەت خۆسپیانی کرد ئەمان ئەم ڕێکەوتنە ڕێزدار سوودانی بە ڕێکەوتنەکی مێژووی وەسف کردەوە واتە جدیەکی بەرچاو هەبوو لە هەردوولا وەرەوها لایەنیشی عەمەلی هەبوو ئەم بە هەدەردانە گەورەی لە داهاتی عێراق زۆر گرنگە ڕابگیرێ فعلا ڕاوەستا و ئەم هەدەردانە بووە قازانجێک
ڕۆژانە ئەگەر حسابی 200,000 بەرمیل بکەن واتە ڕۆژانە 14 میلیۆن دۆلار دەستە ناو خەزینەی عێراق و ئەمەش دەکرێتە بۆ بەرژەوەندی هەموو گەلانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. ولی کەواتە ئەگەران بەحسی گرێبەست بکەین دکتۆر توزانی هەڤراز و نشێویان gelek hebûne serinca baxda berdam ser prosesa berhemanî navnavdê li Herêma Kurdistanê hebûye yasaya neft û gazê ku li Herêma Kurdistanê hebûye jariyê dadgeha federalî hata ragirtin gelek caran dengo hebûye ku girêbestên Herêma Kurdistanê di gel kompanyan ne yasayîne û nizam çi û çi lê carekê din tefahum gel vê pirsî hate kirin gel van kompanyan got û bêş hatine kirin ev girêbeste carekê din bêguman bi yasaya hatine qalemdan kewata di çarçûvê girêbestên Herêma Kurdistanê di gel kompanyan îdarekirina rewşanaftê û tuhmetên bexda û lêşûnda encamdana vê rêkeftinê tu çi bînî gelo? بەڵێ خۆی دوو جار سکاڵە تۆمارکرا لە دەرگاکانی عێراق لەسەر شەرعیەتی گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستان بەڵام ئەوە دوجار حەسم کرا بە بڕیاری محکەمەی تەمیزی کرد لە مانجی 12 ساڵی ڕابردوو کە لە دەقی بڕیارەکە ئاماژەکرا کە گرێبەستەکانی سەرجەم گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستان دەستورینە و یاسایینە و هیچ کێشیان نییە بۆیە ئەم بابەتە بە تەسەوری بە تەواوی داخرا بەڵام کێشەکە ئەوەیە بابەتی نەوت بەسترا بە مەلەفی تر ئەمەش پشتی هەرێم لە بوجە و مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمە شتێکی یاسایی نییە نە لە یاسای بوجە ئەوە هەیە نە لە دەستور باس بەو شتوا دەکات ئەوەی کە لە یاسای بوجە باز دەکەن دەرێن هەرێمی کوردستان ئەگەر پشتی خۆی لە نەوت تەسلیم بکە پێویستە تەواوی پشتی خۆی لە بوجەی وەرگری نەک بەس موچەیە بەڵام ئەو بەستنەی ئەم دوو فایلە بێک پێکترە مەبەستێکی سیاسی لێبوو مەبەستەکەش ئەو بوو فشارێکی سیاسی بخاتە سەر هەرێمی کوردستان بە تایبەت ئێمە ئێستا نزیکن لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانجی 11 داهاتوو ئەنجام دەدرێت جێی داخە دەستێوەردانی سیاسی بوو هۆی دواکەوتنی ئەم ڕێککەوتنە و بەردەوامبوونی ئەو زیانە کە گەیشت بە ئابووری عێراق تا ئەم ڕۆژە ولی دکتۆر توزانیژی بوو دەماسی مەهانە شاندنا نفتê hat geragirtin helbete carekê din van bîrê neftê bi siyanê heye bi desteberkirina teknolojiyanî heye kehate li durvekê gel û pêwîst e çi bête kirin بەڵێ بەتاکید ئەو چێلگانە و ئەو بۆر ئەم چێلگەنەوتیانە کە بۆ ماوەی 2 ساڵ و نی دەوەستن کێشەی تەکنیکیان پێویست هەندێک پێویستیان بە دووبارە نۆژەنکردنەوە هەندێک لە چێلگەکانیش بەهۆی ئەم هێرشە درۆنیەکانی ژێر زیانیان تێگەیشت بۆیە ئەم دوو خاڵەوە دەکاتن بەرهەمەکان نەگاتە هەمان ئاستی جاران بەڵام ماوەیەکی پێدەوێت بکات هەمان تاکو ئەم کێشانە چارەسەر بکەی ئەم شتانی تەکنیکیە بەتاکید هەندێک کۆمپانیاش هەبوو لە بەر مەترسی لەسەر کارمەندەکانیان بەڕێ کردەوە چونکە مەترسی هەبوو هێرشەکانی درۆن بەردەوام بوو ئەم سێ کێشە ئێستا نەماوە وە کاتێکی پێویستە تاکو بگانە ئاستەکی بەرزتر لەو 200,000 کە اتفاق کرا لەسەری بەڵام وەک دەستپێک بەڕای من زۆر باشە چکە پێش مانگێک لەمەوبەر هەمان تیمی تەکنیکی عێراقی سەردانی چێلگەکانی کرد و خەملاندنەشی پێشکەش کرد کە چێلگەکان ئێستا کەمتر لە 100,000 بەرمیل ئینتاجەکەیانە بەڵام خۆشبەختانە دیارە ئەم کێشە تەکنیکیە زۆربیان چارەسەر کران و ئێستا لە ئاستەکی باش دەست پێ دەکەن بە بەرهمهێنان و هەنار دەکرین نەوتی هەرێم ولی دکتۆر خۆ دەزانی نەخشەی وزەی جیهان هەڵکیشان و داکیشانی زۆری بەخۆی دەبینی بە تایبەتی دوای شەری ئوکراینە رووسیا و ئەو بێگومان ئابلوقەی دەخرێتە سەر رووسیا کە پێشبینی دەکرێت ئەمریکا بەتوندی بخرێتە سەر حتا داوای لە تورکیاش کردووەیەدی نەفتی رووسیا نەکرێت کاتە لەم چارچەوەیەدا هەرێمی کوردستان تا چەند ئەتوانێت ببێتە بەشێکی گرنگ لە دابینکردنی وزە بۆ بازارەکانی جیهان بەتاکید لە دوای هەڵگیرسانی شەری رووسیا و ئۆکرانیا لە شباتی 2022 بۆشایەکی گەورە دروست بوو لە بازاری وزە لە نەوت و لە گازی سروشتی خۆشبەختانە هەردوو سامانەکە لە عێراقەنە و لە هەرێمی کوردستانیشەنە بەڵام بەنسبەت گازی سروشتی سێ عێراق و هەرێمی کوردستان نەگەیشتنە ئاستی بەرهەمێکی زۆریان هەبی هەناردەی دەرۆ بکاتن بەڵام لە مەسەلەی نەفتەوە ئەم هەموو وڵاتانی بەرهەمەنەر ئەهمیەتی خۆیان زیاتر دەبی لە پێشتر بە تایبەت ئێستا خۆی ئەگەر سکاڵایەکان یاخود سزاکان زیاد بکرێت لەسەر رووسیا کەم کەوتێنانێکی زیاتر دەبی لە بازاری نەوت بە تایبەت لە ئۆروپا کە ماوەکی زۆرە نەوتی رووسی براوەتو لێ ئێستا ئەمەژە بۆ دەکەم ڕاستە ئەو پۆری نەوتی جیان ئێستا بە 200,000 بەرمیل دەست پێ دەکات بەڵام توانای هەیە
تا 1 ملیۆن بەرمیل ڕۆژانە بگواستەوە، واتە نەک نەوتێرێ بەڵکو نەوتی پارێزەکەەکانی تری عێراقیش باکووری عێراقیش بگواستەوە، واتە شوێنێکی بەرچاو داگیر دەکات لە بازارەکانی ئەوروپا. و شایانی باسە عێراق ماوەی چەند ساڵێکە دەگەڕێ بە دوای ڕێگایکی تر پشتگیر بی بۆ بەندەری بەسەر بۆ هەنارێکنەوە. ئەو کاتەی هەر شتێک ئەگەر فاکتەرێکی جیۆپۆلیتیکیش فاکتەرێکی ئاسایشی ڕووبداتن لە کەندا و ئەم ڕێگای دەمێنێتەوە پاڵپشتی داهاتەکانی عێراق دەکات و توانای هەیە تا 1 لەسەر 3 داهاتی عێراق دابینکرا. وەک پاسمان کرد ئەگەر 1 ملیۆن بەرمیل بتوانێت هەناردە بکاتێن، ئەو کاتەی 3 ملیۆنەکەی عێراقیش ئەگەر کەم بکرێتەوە ئەمە بەشێکی گەورە زامن دەکرێت لێرە. و تاان ئەوەی گرنگیشە خۆشی ئەمە ئەگەر دەستپێکرا زۆر گرنگە کە عێراق بیری دەکردەوە بۆرێکی بە کولفەتی زۆر دروستکە نێوان بەسرە و لۆ عەقەبە. ئەمە شتێچۆکەی زۆرە کرد لە 17 ملیارە. ئەو کاتەی پێویست ناکە لە دوو ئەو بیرۆکە بڕواتکە بۆری بەندەری جیهان تقریبەن کفایەتە و دەتوانێت شوێنی خۆی بگرتەوە لە دابینکردنی وزە بە شێوەی مستەقر با بڵێن بە شێوەی سەقامگیر بۆ بازارەکانی جیهان بە تایبەت ئۆروپا. ولی دکتۆر پێم خۆشە وەکو پسپورێکی ئەم بوارە سەرنجی تۆ ڕابکێشم لە ئێستادا تا چەند گرنگە خەڵکی کوردستان لەمە تێبگا کە هەرێمی کوردستان بەشێکی گرنگی دابینکردنی وزەیە بۆ بازاری جیهان، کەواتە ئاڵای هەرێمی کوردستان لە چارچوێی ئەو وڵاتانە کە وزە بۆ بازاری جیهان دابین دەکەن شەکێتەوە. ئەمە لە ڕووی جیۆستراتیجیەوە، لە ڕووی بەرژەوەندی درێژخانەوە، لە ڕووی پێگەهەوە، لە ڕووی ئەتیباری هەرێمی نێودەوڵەتیەوە بۆ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان چی دەگەیەنێت؟ زۆر گرنگە بزانین ئەو پێشتر 400,000 بوو، ئێستا 200,000 ئەمە زیاترە لە بەرهەمی چەندین ئەندامی ئۆپیک بخۆیەوە. بۆیە بازارەکانی وزەی جیهان زۆر بە احتیمامەوە سەیری ئەوە دەکەن و چاوەڕێیان بوو زۆر ئەم بە تایبەت وڵاتەکانی گەورەکانی پیشسازی کە ئەوتە بێتە بازارەکانی جیهان تاکو نرخەکان کەم بێتەوە. بۆ عێراقیش باشە. عێراق ئێستا زەختێکی زۆر هەیە لەسەر شێلگەکانی جنوب بە توانای خۆیان کار دەکەن. ئەگەر ئەم بۆریە دیساندی ئیشکاتەوە بە بەرەمەکی زۆر ئەم زەختە کەم دەکاتەوە لەسەر عێراق بڕێکی زۆری نەوت زیاد دەبێت، دەتوانن ڕەوانەی پاڵۆگەکان بکەن، پاڵۆگەکانیش ئیسفادەی زیاتر بی. هەر خودی عێراق لانیوها هەیە سەتاچلی نەوتی خۆی نەوتی خاوی خۆی بیکاتە بەرهەمی نەوتی ڕەوانەی پاڵۆگەکان بکە تاکو قازانجێکی زیاتر بکە. ئەو قازانجەکەش 3 یاخود 4 جار زیاترە لە قازانجی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان. طبعا هەرێمی کوردستان دەتوانێت لەو شوێنەش هاوکاری عێراق بێت، چونکە ئێمە 3 چێلگەی 3 پاڵاوگەی گەورەمان هەیە. توانێت ئەو 3 پاڵاوگەکە 270,000 بەرمیلە، هەرچەندە پێویستی ناوخۆ ڕەنگە 56,000. بۆیە هەرێمی کوردستان دەتوانێت هاوکاری عێراق بکاتن بۆ پاڵاوتنی ئەو نەوتە زیادە و بفرۆشێ و هەناردەی دەرۆ بکرێ بە شێوەی مشتەقاتی نەفتی بەرهەمی نەوتی. ئەو کاتێک قازانجەکە زیاترە بۆ داهاتەکەی زیاترە بۆ عێراق، هەم پاڵاوگەکانی مەش استفادە دەکەن چونکە بە تەواوی کار دەکەن. ولی برێس دکتۆر گۆڤان شێروانی پسپوری بیاوێ وزە لە مانهای ماه لە ئەڵمانیا گەلمەوە گەلێ سپاس دکتۆر.